سڵاوتان لێ بەزیزان و خۆشەویستان، هیوادارم لە ساغ و تەندروست بن. لەوانەی ئەمڕۆماندا باس لە گشت ئەو دەستەواژانە دەکەین کە لە ناو ژووری میواندا بوونی هەیە. بەڕێزان لەگەڵمانە بن بۆ ئەوەی فێری تەواوی ئەو دەستەواژانە بن و تەواوی ئەو کەلوپەلانە بن، ناوی ئەو کەلوپەلانە بن لە زمانی ئینگلیزی و لە زمانی عەرەبیدا کە لە ناو ژووری میواندا بوونی هەیە. دۆر، باب، دۆر و کارتی ژوور. کارتی ژوور بەمە دەرگاکە کرێتەوە و بەمەش کارەبای ژوورەکە ئیش دەکات. بۆکسێک هەیە لێرە، بۆشایەک هەیە، ئەم کارتە خەیتی ئێرەوە بۆی کارەباکە ئیشکە. و ئەوەی کە لە تەواوی ژوورەکان مشتەرەکە، لە زۆربەی ژوورەکان، لە VIPەکان، لە سویتەکان سۆفا بێت.